الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا إمام المتقين وقائد المجاهدين والسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، برایان و خوشکان هەموو لایەک، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوا پشتیوان بێت لە سی شەوی ئەم مانگی ڕەمەزانەدا بابەتێکتان پێشکەش دەکەم لەژێر ناونیشانی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان. کۆی ئەم بابەتە لەبەر ڕۆشنایی ئاەتی ژمارە 7 لە سوورەتی ئەتتەوبەدا پێشکەش دەکەم کە خوا سبحانه وتعالى تێیدا دەفەرموێت: والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم. ڕاستە واتای ئەم ئاەتە بە پێزە بەم شێوەیە. هەروەها پیاوانی بڕوادار و ئافرەتانی بڕوادار دۆست و پشتیوانی یەکدین، فەرمان بە هەرچی پەسەندە دەکەن، ڕێگری لە هەرچی ناپەسەندە دەکەن، نوێژ بەرپا دەکەن، زەکات دەدەن، فەرمانبەری خوا و فەرمانبەری پێغەمبەر صلى الله عليه وسلم دەکەن. ئەوانە خوا بەزەی پێیان دادێ، بە دڵنیایی خوا زاڵی کاربەجێیە. ئەم ئاەتە مبارەکە پێناسەی بڕوادارانمان بۆ دەکا. ئەم ئاەتە لە سیاقێکدا هاتووە کە پێشتر خوا سبحانه وتعالى باسی منافقەکان دەکات. دەفەرمێ: المنافقون والمنافقات بعضهم من بعض يأمرون بالمنكر وينهون عن المعروف ويقبضون أيديهم نسوا الله فنسيهم إن المنافقين هم الفاسقون. دەفەرمێ پیاوانی منافق و ئافرەتانی منافق هەندێکیان لە هەندێکیانن، واتە پێکەوە پەیوەستن. فەرمان بە ناپەسەند دەکەن، ڕێگری لە پەسەند دەکەن. نسوا الله فنسيهم، ئەوان خوایان لەبیر چووە، خوش ئەوانی فەرامۆش کردووە، بە دڵنیایی منافقەکان لاڕێ و لادەرن. دوایی خوا سبحانه وتعالى دەفەرمێ پیاوانی بڕوادار و ئافرەتانی بڕواداریش دۆست و پشتیوانی یەکدین. ئەوە نییە وەکو منافقانی پیا و ئافرەتەنیا پێکەوە پەیوەست بن، بەڵکو پیاوانی ئیماندار و ئافرەتانی ئیماندار دۆست و پشتیوانی یەکدین، هاوکاری یەکدین، خۆشەویستی یەکدین، دڵسۆزی یەکدین. چکە وشەی ئەولیا کە کۆی وەلیە، وەلی ڕیشە زمانەوانیەکەی لە وەلیەوەیە. وەلی یعنی قوڕب، کەواتە وەلی ڕیشە زمانەوانەکەی بریتێ لە نزیکی، مانە زاراوەیەکەی بریتێ لە دۆست، پشتیوان، سەرخەر، یارمەتیدەر، هاوکار، دەستبارگر، دڵسۆز، هەموو ئەو واتانە دەگرێتە خۆی. مانای وای خوا سبحانه وتعالى پێناسەی مسلمانانمان بۆ دەکا بە ناونیشانی ئیمانیان: والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض. هەندێکیان دۆست و پشتیوانی هەندێکیان، پێکەوە دۆست و پشتیوانن، پێکەوە دڵسۆز و خەمخۆرن، مشورخۆرن، دەستبارگرن، هاوکارن. بۆچی؟ يأمرون بالمعروف وينهون عن المنكر. فەرمان بە هەرچی پەسەندە دەکەن. المعروف ئەلیف و لامی ناساندنی لەسەر ناساندنەکە بۆ جنسە، واتە تێکڕای شتە پەسەندەکان ئەوان فەرمانیان پێ دەکەن، هەوڵ دەدەن بیان سەسپێنن. وينهون عن المنكر، المنكرش دیسان
ئەلی فولامی ناساندنی لەسرە واتە هەموو شتە ناپەسند و خراپەکان ئەوان هەوڵ دەدەن قەدەغەیان بکەن ڕێیان لێ بگرن ڕیشە کێشیان بکەن. جا پەسند و ناپەسند مادام ئەلی فولامی ناساندنیان لەسرە و بۆ جینس و بۆ تێکڕایە کەواتە هەموو پەسند و ناپەسندەکان لە بواری فیکریدا، لە بواری ئیمان و عەقیدەدا، لە بواری پەرستشەکاندا، لە بواری ڕەوشت و ئاکاردا، لە بواری خێزانیدا، لە بواری کۆمەڵایەتیدا، لە بواری جەنگ و ئاشتیدا، لە بواری سیاسیدا، لە هەموو بوارەکاندا ئیماندارانی پیا و ئافرەت فەرمان دەکەن بە هەرچی پەسەندە چاکە و ڕێگری دەکەن لە هەرچی ناپەسەند و خراپە. هەڵبەتە ئەمە هەمووی پێشەچیە، پێشەچی کۆی ئەو بابەتەیە و دەبێتە ئاڵلقەی یەکەمیش. ماوەتۆ باسی ئەوە بکەم کە گرنگی و پێویستی ئەم بابەتە لە چیدایە، بەتایبەت لەم ئانوساتەدا، لەم هەل و مەرج و واقع و دۆخەدا کە ئێمە وەکو موسڵمانانی بەتایبەت هەرێمی کوردستان و هەڵبەتە کوردزمانان لە دەرەوەی هەرێمی کوردستانیش چ لە بەشە کوردستانی سەر بە عێراق کە پێی دەگوترێ باشووری کوردستان و چ لە بەشەکانی دیکەی کوردستان لە باکوور، لە ڕۆژهەڵات، لە ڕۆژئاوا، بەڵکو لە هەندەران، هەر کەسێک کە لێمان تێدەگا و دەنگمان دەبیستێ. ئێمە لە هەلومەرج و واقعێکداین کە بەداخەوە ئەوەی کە خوا سوبحانەوە تەعالا لە موسڵمانانی داوا کردووە و فەرمانی پێکردوون بە کەمی تێماندا دەبێندرێ. ئەوی بریتێ لە چی؟ ئەوە کە پێکەوە دۆست و پشتیوان بین، پێکەوە هاوکار بین، دەستبارگر بین. ئەم حاڵەتە زەمینەی خۆش کردووە، بۆشاییەکی دروست کردووە کە خەڵکی دیکە ئەو بۆشایە پڕکاتەوە و خۆی لەم میلەتە موسڵمانەی ئێمە بکاتە هەمەکار و بەڕێیەکی دابەرێ کە جای لە ڕێی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و شێوە ژیانێکی بۆ بێنێتە کایەوە کە جای لە ژیانی موسڵمانان بەگشتی هەڵبەتە ئەگەنا کۆمەلگاکەمان بەگشتی موسڵمانە و موسڵمانی باشیشی تێدان لە پیاوان و ئافرەتان. بەڵام بەڕاستی ئێمە بۆشایەکی زۆر لە ژیانماندا هەیە، لە شێوی بەڕێوەچوونماندا هەیە، لە بواری دۆستایەتی و هاوکاری پێکەوەکردنمان. بۆیە من ئەو ناونیشانم داناوە بۆ کۆی ئەم بابەتە بەرەو دۆستایەتی و هاوکاری کردنی موسڵمانان واتە لەنێو خۆیاندا. هەندەر و پاڵنەری من بۆ پێشکەشکردنی ئەم بابەتە برا موسڵمانەکان، خوشکە موسڵمانەکان بەڕێزان، لەم مانگی ڕەمەزانەدا ئەوەیە کە ئێمە ئەم مانگی ڕەمەزانە بکەینە وێستگەیەک بۆ بە خۆداچوونەوە بەگشتی لە هەموو ڕوویەکەوە. چونکە من دوایی ئەم بابەتە لە 30 ئاڵقەدا پێشکەش دەکەم و لە 5 تەوەردا کە هەوڵم داوە هەموو ئەوەی کە دۆستایەتی و هاوکاری پێکەوەکردنی موسڵمانان پێویستیان پێیان هەیە بیان خەمەڕوو. پاڵنەر و هاندەرەکەم ئەوەیە کە ئێمە دەبێت بە خۆماندا بچینەوە. مانگی ڕەمەزانیش وێستگەیەکی باشە بۆ ئەو بە خۆداچوونەوە و چاو بە خۆدا جێڕانەوەیە. مانگی ڕەمەزان مانگی قورئانە بە ئیمتیاز. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. ومانجي رمضان مانجي خواپەرستیە. ئەوە هیچ کە لە ڕۆژەکانیدا بەڕۆژوو دەبین، لە شەوەکانیشیدا شەو نوێژ دەکرێت کە پێی دەگوترێن نوێژی تەڕاویح بە کۆمەڵ دەکرێت. و مانجی ڕەمەزان مانجی بەخشینە، مانجی جوانکردنی ڕەوشت و ئاکاری خۆیە، مانجی خۆبژارکردنە لە سیفەتە خراپەکان و خۆڕازانەوە بە سیفەتە بەرز و پەسەندەکان. کە من پێم وایە ئێمەی موسڵمانانی کورزمان لەم ئانوساتەدا، لەم واقع و هەلومەرجەدا کە تێیداین ئێستا
زۆر پێویستیمان بەوە هەیە کە هەرچی زیاتر هەنگاو بنین بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان خۆمان وەکو خەڵکی موسڵمان و خۆمان لەو چوارچێوە و بازنە تەسکانەی کە خۆمان تێخزاندوون و هەر کامێک هەر کۆمەڵە موسڵمانێک لە چوارچێوەیەکدا لە جوغز و بازنەیەکی تەرسێکدایە وا دەزانێت دنیا هەر ئەوەندەیە و دینداری هەر ئەوەیە کە ئەو دەیکا خۆمان لەوە بێنینە دەر هەر کامێکمان لەسەر چ خێرێکە بارەسە خێرەکەی خۆی بەردەوام بێ بەڵام با بشزانێت کە خێری دیکەشەیە و شێوەی دیکەشەیە گومانی تێدا نییە کە ئەرکەکانی شەریعەت دوو بەشن بەشێکیان بە تاک جێبەجێ دەکرێن بە گشتی و بەشێکیشیان بە کۆمەلگا و بە هەرەوەزی بە دەستە جەمعی جێبەجێ دەکرێن بۆیە پێویستە ئێمە بەرەو دۆستایەتی زیاتر و بەرەو هاوکاری زیاتر بچین تاکو هەموو ئەو ئەرکە شەرعیانەی کە بە هەرەوەزی و بە هاوبەشی و بە پێکەوەیی نەوێ جێبەجێ ناکرێن بتوانین جێبەجێیان کەین ئێمە گەر تەماشایەکی واقعی ئێستای خۆمان بکەین چ لە هەرێمی کوردستاندا چ لە دەرەوەی بازنەی هەرێمی کوردستان چ لە شوێنەکانی دی دەزانین کە زۆر ئەرکی شەرعی هەن کە شوێندراون و زۆر کەم و کوڕی و ناشەرعی و هەڵە و پەڵە هەن کە تەشەنەی هەساندووە لە هەموو بوارەکانی فیکر و ڕاگەیاندن و لە بواری خێزانی و لە بواری کۆمەڵایەتی و لە بواری سیاسی و لە بواری ژیان و گوزەران و لە هەموو کایەکانی ژیاندا ناشەرعی بە زاراوی قورئان منکەری زۆر ناڕێکی زۆر کە شەریعەت پێیان ئاشنانیە فیتڕەتی مرۆڤ زەکماکی مرۆڤ پێیان ئاشنانیە تەشەنەیان کردووە و پەسەند و چاک و شتی باشی زۆر کە عەقڵی سەلیم پێیان ئاشنایە زەکماک و ناخی مرۆڤ پێیان ئاشنایە و شەریعەت بە پەسەندی داناون فەرامۆش کراون لە هەموو ڕوەکانەوە ئێمەش گومانی تێدا نییە کە لەسەرمان پێویستە کۆی شەریعەت جێبەجێکەین ئەوەی بە تاک جێبەجێ دەکرێت بە تەنیا ئەوەی لە چوارچێوەی خێزاندا جێبەجێ دەکرێت لە چوارچێوەی خێزاندا ئەوەی وەکو کۆمەڵگا جێبەجێ دەکرێت وەکو کۆمەڵگا جێبەجێکەین ئەوی دیکەش کە پێویستی بە دەسەڵاتی سیاسی هەیە وەکو قەوارە سیاسیەکە جێبەجێکەین ئێمە وەکو موسڵمانان پابەند کراوین بەوە کە شوێن شەریعەتی خوا بکەوین وەکو خوای پەروەردگار سبحانه وتعالى بە پێغەمبەری خاتەم دەفەرمێ صلى الله عليه وسلم ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون دوای ئەی محەممەد لە دوای خاوەن کتێبەکان تۆمان لەسەر بەرنامەیەک دانا لە ئاینی خۆمان شوێن ئەو بەرنامەیە بکەوە و شوێن ئارەزوی ئەوانە مەکەوە کە نازانن کەواتە پێغەمبەری خاتەم صلى الله عليه وآله وسلم ملزم کراوە بە دوای بەرنامەیەکەوە کە خوا بۆی دابەزاندووە و پێغەمبەری خواش سەربەشقی ئێمەیە و ئێمەش وەکو مسڵمانان ئەو هەموو دواندنانەی خوا سبحانه وتعالى بەتایبەت لە قورئانی مەدینەیدا يا أيها الذين آمنوا يا أيها الذين آمنوا بوين لسالتها سورة الحجرات دا يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم أيواني برواتان هناوە هیچ شتێک پێش دەستی خوا و پێغەمبەری خوا مەخەن واتە هیچ بڕیارێک مەدەن هیچ هەنگاوێک مەنن هیچ کارێک مەکەن تا نەزانن خوا و پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لێی ڕازین یاننا و پارێز لە خوا بکەن بە دڵنیای خوا بیسەری زانایە هەروەها لە قورئانی مەدینەییدا خوا سبحانه وتعالى زۆر بانگی ئێمەی بڕواداری کردووە ئێمەی دواندووە و فەرمانی پێکردوین بە هەرچی چاکە و ڕێگری لێ کردوین هەرچی خراپە شایانی باسە من ئەم بابەتە هەمووی لە وەکو باسم کرد لە 30 ئاڵقەدا پێشکەش دەکەم 30 ئاڵقەکەشم دابەش کردوون بۆ 5 تەوەر تەوەری یەکەم ڕاست و دروست تێگەیشتن لە ئیسلام کە ئەمە کردومە بە بناغەی هەموو بابەتەکە و تەوەری دووەم چاک پێگەیشتن بەهۆی ئیمانەوە دوای ئەوەی چاک ڕاست لە ئیسلام تێدەگەین ئەمجا دەبێت چاکیش بەهۆی ئیمانەوە پێ بگەین دوای ئەوەی تێگەیشتوو بووین دەبێت پێگەیشتوش بین تەوەری سێیەم بە شێوەی پەسەند پێکەوە مامەڵەکردن
پێکەوە لێرەدا مەبەستم پێ کۆی مسلمانانە بە تایبەت ئەوانیان کە مشورخۆرن و ئەوانیان کە کار هەڵسوڕێنەرن و ئەوانیان کە مسلمانان بۆ لایەن دەگەڕێنەوە. تەوەری چوارەم هەڵسوکەوتی شەرعیان لەگەڵ خەڵکدا. خەڵکیش دیارە مەبەستم پێ کۆمەلگایە بەگشتی بە هەموو پێکاتەکانیەوە و بە هەموو ئینتیما فیکری و سیاسی و دینیەکانیەوە. و تەوەری پێنجەمیش وریابوون لە چەند دەرد و نەخۆشیەک کە ئاماژە دەکەم بە هەندێک دەرد و نەخۆشی کە لە نێو مسلماناندا هەن و پێویستە لیان وریابین و هەوڵدەین چارەسەریان کەین. ئەمە کۆی تەوەرەکانی ئەم بابەتەیە کە خوا پشتیوان بێت لە سیشەوی ئەم مانگی ڕەمەزانەدا پێشکەشی ئەوەی بەڕێزی دەکەم هیوادارم ئێوەش هەموو لایەک بە عەقڵ و دڵ گوێ بۆ ئەو برا دڵسۆزەی خۆتان بگرن و خوا بکە خوا تەوفیق مامدا هیدایەت مامدا کە لە دوای تێپەڕبوونی مانگی ڕەمەزان ئێمە بەهرەمان وەرگر بێ. بۆچی؟ بۆ بەرەو دۆستایەتی و هاوکاری زیاتر چوون لە نێوانی خۆماندا تاکو ئەوە کە کەسانی دەرفەتیان وەرگرتووە لە بۆشایی پێکەوە هاوکار نەبوون و دۆست نەبوونی مسلمانان چی دیکە و دەرفەتە نەقۆزنەوە و مسلمانان خۆیان خاوەنی خۆیان بن و خۆیان خاوەنی سێبەر و سایی خۆیان بن. لێرەدا کۆتایی بم ئاڵقەی یەکەمە دێنم. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.